لە ماوەی یەک ساڵی ڕابردوو 31 کرێکار لە کوردستان لە کاتی کاردا گیانیان لەدەست داوە بێ ئەوەی لێپێچینەوە لە خاوەنکارەکانیان بکرێت و قەرەبوویان بکرێتەوە. سەرۆکی لیقی سلێمانی نووسنگەی مافی مرۆڤ دەڵێت زۆرترین پێشەلکاریەکان بەرامبەر کرێکاری بیانی و بە پلەی دوو کرێکاری ناوخۆیی دەکرێت. بەدڵنیاییەوە پێشەلکاری هەیە بەرامبەر بە مافیکرەکان بەتابەتی کرێکارانی بیانی ئەوەی ئێمە بزانین هەتا ڕادەیەک با بڵێن زۆر جار ئەوەی بیستومانە با بڵێن دیکۆمنت و با بڵێن پاسپۆرت و وەسایقیان لێوەرەگیرێ پابند نەکرێن بە کۆمەڵی مەرجەوە گرێبەسێکیان لەگەڵا ئەکرێ یعنی ڕێکەوتووە کە بیستومانە بۆ منە کرێکارەکە خۆی کرێکارە بیانیەکە ئەو گرێبەسەی نبینیەوە پێواژۆکراوەوانە دوایی ئەڵێنەوەتە تۆ وابەستەی بە گرێبەسێکەوە کامە یاسایەوە ئەوەیە ئەمەش جۆرێکە بەڕاستی بەداخەوە جۆرێکە لە زیندوکردنەوەی کۆیلایەتی و ئەوانە ینی جۆرێکە لە استعباد و لە کۆیلایەتی ینی کە بەرامبەر بە مافی کرێکارانی بیانی مەسەلەن پیاداکرێەوە. ڕێکخراوی دابین بۆ پاڵپشتی لە کرێکاران دەڵێت سەندیکاکانی کرێکاران بەرپرسن لە دەستەبەرنەکردنی مافەکانی کرێکاران و بەشێکیشی پەیوەندی بە جێبەجێنەکردنی یاساکانەوە هەیە. کۆی ئەو کرێکارانەی کە لە ماوەی ساڵی راپۆرتەکەی ئێمە کە لە 1/5/2023 دەست پێکات تا 30/4/2024 31 کرێکار لە ناوچە جیاوازەکانی هەرێکە لە پارێزگای سلێمانی و هەڵەبجەی دارەکانی گەرمیان و ڕاپەڕین گیانیان لەدەستداوە. زۆرینەی و کرێکارانەشی کە گیانیان لەدەستداوە بە هۆکاری کەوتنە خوارەوە بووە لە بیناو باڵەخانە بەرزەکان کە بەداخەوە ڕەچاوی سەلامەتی و دابینکردنی پێداویستەکانی سەلامەتی کارکردن بوونی نەبووە و بەشێک لەو خاوەنکارانەشی کە کرێکارەکان لەو شوێنکارانە گیانی لەدەستاوە لێپێچینەوە و لێپرسینەوەیان لەگەڵان نەکراوە هەر ئەوەش هۆکار بۆ بۆی کە دووبارە بوونەوەی ئەو حاڵەتە لە پرۆژە نیشە جێبوونەکانە بوو. تا ئێستا لە سەدا 10 کرێکاران لە تەواوی کوردستان دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە کە تەنها 50,000 کرێکارە. ئەوانەشی دەستەبەریان نیە لە کاتی گیان لەدەستدانیان خانەوادەکانیان هیچیان بۆ ناکرێت. ڕامیا ڕۆسمان کەناڵی پێام سلێمانی.